گرهەیە گرفت و نەیارتیە دەهان ساڵین نێبەرە ئەمریکا و ئیرانی ڤەبوو. ڕێکەفتنە لەسەر بەرنامە ناوۆکیە ئیرانی کە قۆناغا جێبەجێکردنی هەردوو وڵاتان زیندانی لێگوهارتن. دۆرگرتنین ئابووری لەسەر ئیرانی هاتنە هەلانین. پەرێ ڕاگرتی ئیرانی ئازاد بوو. ئیران دەکارە نەفتاخوا بفرۆشە. لێ پرسیار ئەوە گەلۆ چەندی ئیران وێ ڕۆلی ئەرێنی لە هەرێمی و لە جیهانی بلەیزە دەما بەهێز دەبە. چەندی جیهان وێ ئارام بە دەما ئیران دەبژێ نیازە ناوۆکی بەردە. ji bo bersiva van pirsan me Ariş Salih nûnerê Hizbî Demokratî Kurdistanî Îran mêvanî bernamê kiriye. Kaka Ariş zor bixêr bê. Zor spas dikim. Ta çendێk Îran bew rêkewtine bihêz debe û ta çendێk rolî îcabî debe li herêm û li cîhan de. Eger bes la bihêzbûn bikەین بەو مانایە کە مەبەستمان لە هێژمۆنی بێت پەرەکسەندنی هێژمۆنی ئێران بێت لە ڕاستیدا پێم وایە ئەوە یارمەتیەکی زۆر ناکات لەبەرەوەی بەهێزبوون و پەیداکردنی هێژمۆنی لە ناوچەکەدا زیاتر لەوەی ڕەهەندی میلیتاری و ڕەهەندی ئابووری هەبێت ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە. بەداخەوە ئێران لە ماوەی ڕابردوودا بە شێوازێک حرەکەتی کردووە کە نەتەنیا دەوڵەتەکانی ناوچە بەڵکو خەڵکی ناوچەش بە چاوێکی پۆزتیڤەوە چاو لە ئێران ناکەن. بۆیە ئێران ناتوانێت هێشتا مەودای زۆرە تا ئەوەی کە بگات بە هێژمۆنی لە ناوچەکەدا. هۆیەکەی ئەوە بێکە جیهان و ڕۆژاوا دژاتی ئیرانی دەکرد هۆیەکەی ئەوە بێ خۆی ئەوەش و هەردوو شتەکە هۆکارێکی بنەڕەتی تریان هەیە و ئەویشەوەیە کە سیاسەتی ئێران لە هەمبەر ناوچەکە لە هەمبەر دنیاداوەیە کە نەزمی دنیا پەسەند ناکات. بنەما گشتیەکانی مافی مرۆڤ پەسەند ناکات. ئەو بنەما گشتیانە کە زاڵن بەسەر نەزمی دنیاداوانە پەسەند ناکات. بۆیە هەردوو ئەو بابەتە دەگەڕێنەوە بۆ هۆکارە سەرەکیەکە کە ئێران وڵاتیەکە کە نایەوێ لەگەڵ قەواعدی بینالملەلی دنیادا هەنگاو بنێت و بچێتە پێشەوە. ئەگەر بینە باسی ناوەکیەکەی تا چەندێک جیهان ئارام دەبێ ئەگەر جیهان ئارام دەبێ ئەگەر ئێران واز لە بەرنامەکەی هێنا بەرامە ناوەکەی هێنا. ئەوە زۆر گرینگە کە ئێران دەستی بە چەکی ناوەکی ڕانەگات لەبەرەوەی ئێران مەترسیدارە بۆ سەردنیا. ئەمە بابەتێکی زۆر گرینگە تا ئێرەیە ئێمە بێ هەموو دنیا لەسەر و بابەتە کۆکن کە زۆر گرینگە کە ئێران دەستی بە چەکی ناوەکی نەگات. بەڵام ئایا نەگەیشتنی دەستیران بە چەکی ناوەکی مانایەوە دەبێت کە دنیا ئارامتر دەبێت بۆ مانایە نیە بە باوەڕی من ئەوەی کە ئێران دەستی بە هەندێک سەرچاوی ئابووری دەگات لە ئێستا بەدواوە بە پێچەوانەوە مانایەوەیە کە ئێران دەستی وڵاتتر دەبێت بۆ هەندێک کاروباری تێک دەرانە لە ناوچەکەدا. بەتایبەت پشتیوانیکردنی کۆمەڵە چەکدارەکانی هەریم ئەوە نامێ بچمە ئەو باس حەزەکەم کاتمان هەبێ باسی ئەوە بکرد بەڵام حەزم دەکرد باسی ئەوە بکەم تا چەندێک متمانە هەیە ئێران یانی پێگرتنی بەم ڕێکەوتنە بکاتن بەتایبەت دوای ئەوەی کە هەڵبژاردنەکان ببێن ڕەنگە سیستەمە سیاسیەکەی ڕەنگە هەندە گۆڕانکاری بە دوای هەڵبژاردنەکاندا بێن متمانە هەیە کە ئێران بەردەوام بێت لەسەر بەرنامەکەی. ئەو متمانە نییە ئێران تاسەر بەردەوام بێت لەسەرم بەرنامەیە بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ئێران تا ئێستا پیشانی داوە لە دنیادا کە بە دوای چیدا دەگەڕێت و بووە ملکەچیەم ڕێکەوتنە بووە هەڵدەگرێتەوە بۆەوە کە ئێران ئەیەوێت لە لێواری دەستگەیشتن بە چەکی ناوەکیدا بمێنێتەوە و ئەوە مانەوەی لە لێواری دەستڕاگەیشتن بە چەکی ناوەکی بەو مانایە کە ئێران بە شێوازیەک ئەتوانێت هەموو کات هەر کاتێک کە بیاوێ دەستی بە چەکی ناوەکی بگات لە ماوەیەکی کورتدا و ئەوە ئەهرومیەک دەدا بە ئێران بۆ ئەوەی کە لە ناوچەکەدا یا لە دنیادا وەکو دەوڵەتیەکە لە لێواری دەستڕاگەیشتن بە چەکی ناوەکی چاوی لێ بکات. بەڵام لە حاڵەتێکە کە دیسان دەست بکات بە دژایەتیکردنی ڕۆژاوە و ئەمریکا و ئەو وڵاتانە دژایەتی ئێران لەگەڵ ڕۆژاوا کۆتایی پێ نەهاتووە کۆتاییش پێ نایەت. مەسئلەی ناوەکی تەنیا یەکێک لە بابەتەکانی پەیوەندی نێوان ئێران و ڕۆژاوایە. بابەتی زۆر هەیە کە ئێران و ڕۆژاوا لەگەڵ یەک زۆر ناکۆکن لەسەر بابەتی سووریەیە لەسەر بابەتیەکانی تری ناوچەیە لەسەر بابەتی جیهانیە لەسەر عێراقا لەسەر زۆر بابەتی تر زۆر ناکۆکیان هەیە لە نێوانیاندا. هەڵبەت ئێران قازانجێکی زۆر گەورەی هەیە بەتایبەتش لە فرۆشتنی نەوتە. ئێمە دەتوانین ڕێکەوتنەکەی ئێران لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەی مانای ئەوە دێنێکە کۆتایی بە دابڕینی ئێران دێتن. من وای نابینم بە پێچوانەوە بە باوەڕی من
حکوومەت ئێران وان نیشانی داوە کە بۆ قەیرانەی کە لەگەڵ عەرەبستانی سعودی دروستی کرد بەگرتنی ئەو مەلەوانانەی ئەمریکایی کە چەند ماوەیەک لەمە پێشەوانی گرت دەوڵەت ئێران وا پیشانین ئەوی وا پیشان بدات هەم لە ناوخۆوە هەم لە دەرەوە بە تایبەت دوێنێ خامنەی لە وەڵامی نامەکەی ڕۆحانیدا هەندێک قسەی هێنای ئاراوە ئەیانوێ بەگشتی وا پیشان بدەن کە هەم لە ناوخۆوە هەم لە دەرەوە پێویستە خەڵک ئەم دوو بابەتە پێکەوە تێکەڵ نەکەن ئێران ئەیەوێ بڵێت کە ئێمە هێشتا لەگەڵ دنیا تێکەڵ نابینەوە و هێشتا کێشەمان هەیە لەگەڵ دنیادا و لەسەر بابەتی نەوتیش من پێم وایە کە لە ڕاستیداوان نییە کە ئێستا ئێران کە ئەتوانێت نەوت بفرۆشێت ئیتر تەواوی کێشەکانی چارەسەر بووە لەبەر دوو هۆکاری سەرەکی یەکەمەوەی کە قیمەتی نەوت زۆر دابەزیوە ئێستا گەیشتۆتە نزیکی 25 و 28 وانە و لە لایەکی تریشەوە ئێران لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە هیچ شێوەیەک سەرمایه‌گوزاری نەکراوە لە بەرهەمهێنانە لە بەشی بەرهەمهێنانەوەی نەوت ئەوە ژێربەناکانی ڕوخاندووە و وای کردووە کە ئەو قیمەتەی کە بۆ نەوت لە ئێراندا لە ڕاستیدا زۆر نزیکی قیمەتی بازار دەبێتەوە بۆی سەرف ناکا کە زۆر بفرۆشێ بەڵام خۆ دەزانی کە ئەو کێشەی لەگەڵ عەرەبستانی سعودی یا دروست ئەبێ عەرەبستانی سعودی گازەکەی خۆی زیاتر ئەفرۆشی ئەوە تاسی دەکات لەسەر هەرێم و لەسەر ئێرانش بە تایبەتی ئێستا ئێران دەستی ئاوەڵایە دەتوانێت نەفتەکەی بفرۆشی و ڕەنگە ئەویش ئەم شەڕە بکاتن لەگەڵ ئێران بەڵام کاکە ئارش من دەمویست بابەتی کتر لەگەڵ جەنابەت باسکەم مەسلەی شیعەگەرایەتی و سونەگەرایەتی بۆ زۆر لایەن زۆر خەڵک بە تایبەت کوردەکان دەتوانم بڵم تایبەتش ترش کوردەکانی ڕۆژهەڵات ترسیان لە ئەوە هەیە کە ڕژیمی ئیرانیان سیستەمەکەی ئێران گەشە بکات و پێش بکەوێت ترسی شیعەگەراتی هەیە بۆ ترس دەبین لە سونەگەرایەتی کە ئێستا خۆت دەبینی داعش نوێنەراتی ئەو بزوتنەوە دەکاتن لە ڕاستیدا ئەتوانم بڵێم کە دوو مەسلەی جیاواز یەکێک مەسلەی کوردەکان گەران و یەکێک مەسلەی دنیا لە بەرامبەر پەرەپێدانی شیعەگەرایەتی ئەوەی کە دنیا کێشەی هەیە لەگەڵ شیعەگەرایەتی زۆرتر هەڵدەگەڕێتەوە بۆ دروستبوونی کێشە لە نێوان شیعە و سوننیدا هەڵگیرسانی شەڕ لە نێوان شیعە و سوننیدا وای لێ دەکات کە جۆرێک ناسیۆنالیزمێک دروست بێت کە سەرەتاکەی لە ئێرانەوەیەوە تەواوی ناوچە شیعەکان دەگرێتەوە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە شەڕێک لە نێوان شیعە و سوننەدا پێک بێت و تەواوی ناوچەکە بکێشێت بە شەڕ و پێکداداندا ئەگینا ئەوەی کە ترس لە داعش هەیە ئەو ترسانە هەر هەیە ترس لە تێرۆریزمی سوننی هەیە ئەو ترسانە هەر هەیە بەڵام ئەوەی کە لێرەدا لە جیهان باسی شیعەگەرایەتی و گەشەپێدانی شیعەگەرایەتیە زیاتر باسی ئەوەیە کە ئێران خەریکە ناوچەکە دابەش دەکات بەسەر دوو جەمسەری گرنگدا جەمسەرێکی شیعە جەمسەرێکی سوننە و ئەو دوو جەمسەرەدا بەگژی یەکدا بەڵام ئەو دوو جەمسەرە هەیە بەڵام بۆ نمونە ئەگەر ئێران بگەڕێتەوە ڕەنگە کاریگەر هەیە لەسەر شەڕی داعش بە کورتی کاتێکە من نەماوە بەسەر چاو ئەوە هەڵدەگرێتەوە بۆ کە ئێران لە ڕاستیدا گەشەپێدانی ئەو دوو جەمسەریە فعالکردنەوە ئەکتیڤکردنەوەی ئەو کە لێ نەدەبێتەوەیەوە کە شەڕێک لە نێوان شیعە و سوننەدا پێک بێتەوە شەڕێکە کە ناوچەکە لەبین دەبات بەڵام کێشەی شیعەگەرایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر هەڵدەگرێتەوە بەوە کە کلێنی کۆمەڵاتی لە کوردستانە دروست دەکات و شۆناسی کورد لەوێ شەق دەبێت هیوادوارم کاتێکترمان هەبێ باسی بە تایبەت ئەم گۆڕانکاریە لەسەر کورد بکەین کاکە ئارش زۆر سپاس دەستەکان خۆش